والله مشكلة نییە. سڵاو بەڕێزان، سڵاو ڕێزم هەیە بۆ هاوڕێیان، بەخێر بێن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان دوای تۆزێشتر دەست پێ دەکەین بە هاوڕێیان بێن. ڕاستەکەی کێشەی دابەزینی چەند ڤیدیۆیەکم هەبوو، نازانم کێشەم هەیە لەگەڵ فەیسبووکەم ئەمڕۆ تەنانەت ڤیدیۆیەک 4 جار دام بزاندەوە بە دیار ناکەوێت. وەڵحاصڵ نازانم کێشەکە چییە. وە گەوجێک هات بۆمی نووسیوە بابەتت پێنما ها، لەبەرەوە ڕاستەکەی نیازم وانە بوو ئەمڕۆ بابەت بڵاو بکەمەوە بە زیندوی، یعنی بابەتی لایڤ، بەڵام ئەو گەوجانە بە شێوەیە کەوتونەتە بەر، یعنی هەژاون تێکچوون. کەسێکی وەکو پشتیوان عەبدوڵڵا دەتوانێت 24 سەعات بەبێ وەستان قسە بکات بۆ زانیاریدان، و من قسەم لێ نابڕێت. دەتوانم 24 کاتژمێر لەسەر کەڵتی موحەممەدیزم قسە بکەم، چکە ڕۆژانە ڕووداوێک دێتە پێشەوە کەوا لەژێر ڕۆشنایی کەڵتەکەی ئێوە خەڵک دووچاری کارەساتی گەورەتر و گەورەتر دەبێت لە ڕێگای جێبەجێکردنی شەریعەتی موحەممەدیزم و قورئانەکەی موحەممەد. بابەتی ئەمڕۆمان دوو بابەت دەبێت. بابەتێکیان ئەوەیە سمێڵقوتە، لووسکە، ئەفەندیە، ڕیباد لەبەرەکان ئەمڕۆ هاتوون سەرچاو بەخێر بن، تۆش بەخێر بێت کاگوێستون و بەڕێزانی تر. ئەمڕۆ هاتوون دەڵێن تەمەنی دادە عائیشە 17، 18، 15 ساڵ بووە. هەر یەکێکیان لە ئاوازێک لێ دەخوێنێ، دانەیەکیان دەڵێ ڕاستەکەی تەمەنی 15 ساڵ بووە، وەکو عەدنان ئیبراهیم، وەکو زارچیر نایک دەڵێ 18 ساڵ بووە، و هەندێکتر هاتوون دەڵێن لە ڕاستیدا تەمەنی دادە عائیشە 21 ساڵ بوو کاتێک شووی بە موحەممەد کردووە. 1400 ساڵە لە ڕێگای فەرموودەکانی بوخاری و موسلم و ئەترمذی و ئەحمەد و داود بە خەڵکتان ڕاگەیاندووە کە پێغەمبەری ئەڵڵا لە تەمەنی 6 ساڵی عائیشەی نیشان کردووە، چکە مارەکردن نەبووە، نیشانی کردووە، و لە نێوە ساڵی خستوویەتە نێو گەڵیەوە. و تەنانەت دادە عائیشە موحەممەدی نازدار بە شێوەیەک پێیوەداوە کە کاتێک گوێی لە پێغەمبەری نازدار بووە سەبارەت بەوەی هۆڕیەکانی بەهەشت هەرچەند جارێک پیاو دەچێتە لایەن دووبارە پەردەیان بۆ دروست دەبێتەوە، گوتوویەتی وا وەجەعا، ئای لە دەزەم ئازارە. دادە عائیشە ئازارەکەی بە شێوەک بووە چکە پێغەمبەری نێرەکەری ئاخری زەمان موحەممەد لە تەمەنی 54 ساڵی بۆ کچێکی تەمەن 9 ساڵی پاڵداوە و دووچاری ئازارێکی زۆری کردووە، و ئەم ئازارە لە ناخ و دەروون و مێشتی دادە عائیشە بووە بە برینێک. وەروەک خۆتان دەزان برینی جەسەدی زۆر دەور و کارکردی نییە، بەڵام برینی سایکۆلۆجی بۆ هەمیشە دەبینێ. بۆ نمونە ئەگەر دایک و باوچێک لە مناڵەکەیان بدەن و هەر هەمومان دووچاری لێدان بووینەتەوە لە مناڵی، تاوەکو دەژمرین بە بیرمان دێتەوە کە فڵانە جار بوو باوکم لێیدام، فڵانە جار بوو دایکم لێیدام، فڵانە جار بوو مامەستاکەم لێیدام. بەڵام بۆ نمونە دەشێ دەیەها جار لە ژیانمان دەستی خۆمان بڕی بێ، بەڵام بە بیرمان نەماوە. دەزانین دەستی خۆمان بڕیوە بەڵام بە بیرمان نەماوە، چکە برینی سایکۆلۆجی دەچێتە خەیاڵ و ئەندێشە و زاچیرەی مرۆڤەوە و دەور و کارکردی زۆر خراپی لەسەر دادنێ. لەبەرەوە لەو فەرموودەیە کە لەم ڕۆژانە باسم کرد سەبارەت بە لێکدانەوەی فجعلناهن أبكارا إنشأناهن إنشاء، کاتێک لە لێکدانەوەی ئەمە کاتێک فەرموودەکەی ئاماژە بە فەرموودەیەکی موحەممەد دەکا، دەڵێ پێغەمبەری ئەڵڵا سەبارەت بەم دەقەی قورئان گوتی ژنەکان لە بەهەشت نوێ دەبنەوە، و هەرچەند جارێک پیاو دەچێتە لایەنەوە دەبینێ پەردەدارن، اینجا کونیان دەکا. دادە عائیشە کاتێک گوێی لەم قسەیە بوو گوتی وا وەجەعا، ئای لە دەست ئەم ئازارە، باوکە ڕۆ چەندێشی، باوکە ڕۆ چەندێشی. ئەڵبەتە 1400 ساڵە لە ڕوانگەی شەریعەتەکەتان دایکانی ئێمەتان بەشوودا لە تەمەنی 9 ساڵی، لە تەمەنی 10 ساڵی، لە تەمەنی 8 ساڵی، لە تەمەنی 6 ساڵی کاولتان کردە سەرنەوە لە دوای نەوە لە 1400 ساڵی ڕابردوو. ئێستا کلااوچەکان ئێوە هاتوون دەڵێن ڕاستەکەی 1400 ساڵە هەڵەمان کردووە، ڕاستەکەی 1400 ساڵە هەڵەمان کردووە، نەمانزانیوە. ئەو فەرموودانەوانین بە گوێرەی لێکدانەوەکەی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مار کوڕی کەر
کە ئەو لە شەڕی فڵانە شوێن کە تەمەنی ئەوەندە بووە بریندار بووە و لەو کات گورجی کوڕی نازانم چێ لەو شەڕەدا بەشدار بووە و تەمەنەکەی دیارە ئەوەندە بووە و ئەو کات ئایشە تەمەنی ئەوەندە بووە بە لەبەرگرتنەوەی دەدانانی تەمەنی فڵانە کەس لە شوێنی تەمەنی فڵانە کەس و هەروەها دواتر بگەڕێنەوە بۆ تەمەنی فڵانە کەس کەوا ئەوەی کردووە وای کردووە وای کردووە تەمەنی ئایشەی دەبێت بە 17 ساڵ سەیرە ئەمە ڕۆژانە خەریکی ئەو بەزم و ڕزمەن سەرچاو ڕۆژانە خەریکی ئەو بەزم و ڕزمەن ئەو هەرهات دەست بەجێ دەست بە جوێن دەکا بڕ کەرە هەی کەرە بڕۆ لە دایکت پرسە بڵێ دایەجان لە تەمەن چەند ساڵی بەشودرای هەی گەوج هاتوون 1400 ساڵە بە خەڵک دەڵێن تەنانەت لە سوننەدا سنە دەڵێ لایەنی کەمی تەمەن نییە بۆ بەشودانی کچ دەڵێ ئەی سن جسم الفتاة يحتمل الوطأ دەڵێ لایەنی کەمی سنە بە هەموو مەسەبەکانی دەڵێ لایەنی کەمی هاوسەرگیری کچانمان نییە بەڵام هەر کاتێک دەکرێ ئەگەر هات و کچەکە تحملی گاینی کرد وطأ باشە وطأ ئەی سن هەر تەمەنێک جسم الفتاة يحتمل الوطأ دەڵێت تەمەنێکمانی هەموو فەقی ئیسلامی لەسەر ئەم زاراوەیە لەسەر ئەم چەمکە هاوڕان لایەنی کەمی تەمەنمان نییە بۆ کچان کە بەشوو بدرێن تا ئەو کاتەی تحملی گان دەکات شیعە دەڵێ 9 ساڵە باشە شیعە دەڵێ 9 ساڵە بزانین ئەو 9 ساڵە لەکوێ هاتیە و ئەوە لەکوێ هاتیە کەوە وەتەنانەت لە بوخاری نگبەتینە بابتانەیە باب دەرگای بەشودانی کتێکی منداڵ لەلایەن باوکیەوە و ئاماژە بە چی دەکا پێغەمبەری ئەڵڵا چوو بۆ لای ئەبوبەکر گوتی ئائیشەم بدێ ئەبوبەکر گوتی ئێمە براین پێغەمبەر گوتی ئێمە براین لە ئایندا بەڵام برای خوێن نین ئەوە بۆ ئایشەی پێدا هەی گەوج هاتی ئەمڕۆ بۆتان دەسەلمێنم کە تەمەنی ئائیشە 6 ساڵ بووە کاتێک مارەکراوە و 9 ساڵ بووە کاتێک پێغەمبەرتان گەڵ و گونی پیرۆزی خستۆتە نێوگەڵی پیرۆزی دادە ئایشەوە باشە ئەمە بابەتی یەکەم دەبی بابەتی دووەممان کە دەمەوێت قسەی لەسەر بکەم بریتیە لە سزای تۆڵەسەنەوە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامی لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامی لە پاکستان ڕۆژانە ڕوودا و ڕوودەدا یەکێک لەو ڕووداوانەی کە لەم ماوە ڕووی داوە کوڕێک دەستدرێژی سەکسی دەکاتە سەر کچێک شورای گوند لە شوێنە دوورەکان شورای گوندیان هەیە لەسەر بنەمای شەریعەتی ئیسلامی دروست کراوە شورای گوند بڕیار دەدا دەڵێ لە پەرتووشی ئەڵڵادا ئێمە دەقی قورئانمان هەیە دەقی ئەلقیساس واتە تۆڵەسەنەوە و هەروەها دەڵێ ئەڵڵا لە پەرتووکەکەیدا گوتوویەتی وكتبنا عليهم فيها أن النفس بالنفس والعين بالعين والأنف بالأنف والأذن بالأذن والسن بالسن والجروح قصاص فمن تصدق به فهو كفارة له ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الظالمون واتا الله بيمان دلي أوا والحاصل دێنە سەر باسکردنی ئەم بابەتە سەر بابەتکردن ئەو بابەتە کوڕێک دەستدرێژی دەکات سەر کچێک لە گوندێکی پاکستان کچەکە شکایەت دەکات و بە حوکمی ئەوەی بە جۆرێک لە جۆرەکان قەزیەکە ناچێتە چوارچێوەی زیناوە بۆ چونکە زینا لە ئیسلامدا تۆ دەبی هەردوو لا ویستبیان ئەم کارە بکەن چ کوڕ چ کچ واتە ئارەزوو مندانە چ ژن چ پیاو بە شێوەیەکی ئارەزوو مندانە لە پەرتووکەکەی ئەڵڵایەکی گەمژە هەیە لە ئاسمانی حەوتەمەوە بیری لە کاری دەستدرێژی سێکسی نەکردوتەوە کەوا کچێک بە زۆری دەستدرێژی دەکرێتە سەر لە دەقی قورئاندا لە فەرموودەکانی موحەممەددا شتێک بە ناوی دەستدرێژی سێکسی بوونی نییە واتە ئەو قەزیە ناچێتە چوارچەوەی زینەوە باش
باشە چی بکەن دێن لە پەرتووکی ئەڵڵا لە 28 ئەندامی شورای گوند 25 ئەندامیان بڕیار دەدەن دەڵێن بە گوێرەی پەرتووکی ئەڵڵا بە گوێرەی شەریعەتی قورئان دەقمان هەیە لە قورئانەکەی ئەڵڵا کە دەڵێتن لە حاڵەتی تۆڵەسەنەوە الحر بالحر والعبد بالعبد والأنثى بالأنثى كوا آية 178 سورة البقرة يا أيها الذين آمنوا كتب عليكم القصاص في القتلى الحر بالحر والعبد بالعبد والأنثى بالأنثى أي أواني إيمانتان هناوا سبارت بتولسنوا لحالتي كشتن پیاوی ئازاد بەرامبەر بە پیاوی ئازادە کۆیلە بەرامبەر بە کۆیلەیە ژن بەرامبەر بە ژنە و دەڵێن ڕاستە ئەمە سەبارەت بە کوشتنە بەڵام قورئان مرۆڤەکانی تەصنیف کردیە پیاوی ئازاد مرۆڤی پیاوی کۆیلە ژنی ئازاد ژنی کۆیلە بۆ هەر یەکێک لەمانە تۆڵەسەنەوەی خۆی هەیە ئەگەر هاتوو ژنێک پیاوێک بکوژی دەبێ بکوژرێتەوە بەڵام پیاوێکی ئازاد ئەگەر هاتوو ژنێکی کوشت پیاوەکە نابی بکوژرێتەوە چونکە ژن نیوەی پیاوە دەبی لە خزم و کەسی ژنەکە بپرسرێ قیمەتی ئەم ژنە چەندە لە بازاردا ئەمڕۆ ئەگەر کڕین و فرۆشتنی لەسەر بکرێ قیمەتەکەی چەندە وە پارەی خوێن بدرێ وە دواتر هاتوون بۆ تەواوکردنی ئەم بابەتە ئاەتی 45 سوڕەتی ئەلمائیدەیان هێناوە خیان ئەوەیە دەزانین سێ سنفە کچێک دەستدرێژی سێکسی کراوەتە سەر ناچێتە چوارچێوەی حاڵەتی زیناوە چونکە هەردوو لا خۆویستانە نەبوون باش بۆ تۆڵەسەنەوە پیاوەکە دەستدرێژی کردوتە سەر ژنێک پیاوەکە دوو ئەعتیباری ژنێکی هەیە خۆ ناکرێ وا بکەین پیاوەکە بگایەندرێتەوە چی بکەین دەچین ئاەتی 45 سوڕەتی ئەلمائیدە دەهێنین ئاەتی 45 سوڕەتی ئەلمائیدە بۆ تەکمیلەی ئاەتی 178 سوڕەتی البقرة دەڵێت وكتبنا عليهم فيها أن النفس بالنفس والعين بالعين والأنف بالأنف والأذن بالأذن والسن بالسن والجروح قصاص فمن تصدق به فهو كفارة له ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الظالمون واتا لسر ايومان نوسيوا يا تيايدا نوسيومان يا فرزمان كردوا جيان برامبر بجيان يعني كشتن برامبر بكشتن چاو برامبر بچاو لود برامبر بلود جوێ بەرامبەر بەجێ ددان بەرامبەر بە ددان برین بەرامبەر بە برین و هەر کەسێک وەک خێر لەم کارە خۆش بوو ئەوە بۆی بە کەفارەت دەنووسرێ و هەر کەسێک حکم بەم دەقەی خودا نەکات ئەوانە لادەرن لە ڕێبازی ئەڵڵا باشە ڕێبازی ئەڵڵا واتە دەقی سوڕەتی بەقەرە پێمان دەڵێ مرۆڤەکان دەبن بە سێ بەشەوە مائیدە 45 پێمان دەڵێ دەبی تۆڵە بە هەمان شێوە بکرێتەوە پیاوە دەستدرێژی کردوتە سەر کچێک چی دەکەن دەڵێن بابی بابم خوشکت هەیە ئەرە وەڵا خوشکێکم هەیە تەمەنی 12 ساڵە ئەی داچی داکەم تۆ برات هەیە ئەرە وەڵا منیش براکەم دەباشە بیهێنن 25 ئەندامی شورای گوند لە کۆی 28 ئەندام بڕیاریاندا خوشکی کوڕەکە لەلایەن برای کچەکەی دەستدرێژی کراوەتە سەر دەستدرێژی بکرێتەوە سەر ئەمە شەریعەتی ئیسلامیتانە و ئەوانە نزیک 250 ملیۆن موسڵمانی ئێوە پێک دێنن ناتوانن بڵێن ئەمە حکمی ئێمە نییە ئەمە حکمی خوداتانە و لە شەریعەتی ئیسلامیتاندا نووسراوە وەک کچەکە دەهێنن دەستدرێژی سێکسی دەکەنە سەر بۆ تۆڵەکردنەوە باشە ئەمە یەکەوە شەریعەتەکەتان ئەوە گرنگ نییە من بڕوام بەخوا هەبێیان نا ئەو خودای من بڕوام پێیەتی خودای جوانیە قەشەنجیە دادپەروەریە نایەبیە ناکرێت خودایەک بڕوای بەم وەحشی گەریە هەبێ ناکرێت خودایەک بڕوای بەم وەحشی گەریە هەبێ کەوا بڕوای بەدەست بڕین و ئیترژن لەبەر ئەوە شەریعەت و محەممەدیزم قوربانیانی شەریعەت و محەممەدیزم
دیسان ژنان و دیسان ژنان بەڵام بەداخەوە زۆربەی زۆری ئەوانەی موسڵمانن ژنانن باشە زۆربەی زۆری ئەوانەی موسڵمانن ژنانن چکە لەم مەوزوعانە تێناگەن و هەر کەسێک پێم بڵێ بڕیاری ئەو 25 کەسەی شورای گوندەکە هەڵە بووە من بە دەقی قورئان وەڵامی دەمەوە دڵم تۆ گەوجی لە دەقەکانی قورئانت تێنەگەیشتووی لە شەریعەتی ئیسلامی تێنەگەیشتووی سەرچاو بەخێر بێن و لە شەریعەتی ئیسلامی تێنەگەیشتووی لە ڕوانگەی ئەم دەقەوە ئاەتی 178 سوڕەتی ئەلبەقەرە و تەکمیلەکەی 45 سوڕەتی ئەلمائیدە ئەوە تەواو دەکەن کە ئەو بڕیارەی شورای گونداویەتی کە بە قورئان گوتی خوشکت بێنە دەبی برای ئەم کچەی کەوا دەستدرێژیت کردوتە سەر دەستدرێژی بکاتەوە سەر خوشکەکەت ئەمەیە حکمی قەرەقۆش ئەمەیە حکمی ئیلاهی قورئان کە لە کۆتاییدا هەر محەممەدە و کەسێکی تر نییە سەڵەواتێک لێ بدەن سەڵەواتێک لێ بدەن لە دیداری محەممەد سەڵەواتێک لێ بدەن لە دیداری محەممەد عەجیب و غەریب زۆرش عەجیب و غەریب بەڵێ خۆزگە ڕۆژگارێک دەهات ملەتی کورد هەموو زمانی عەرەبی قسەی دەکرد ئەو کاتە مشکلە نییە ملەتی کورد بوونیشی نەمابایە هەر بوونیشی نەمابایە بەڵام بگەیشتبانە بنج و بنەمانی ئەم ئاینە بگەیشتبانە ئەو قەناعەتەی هەروەک چۆن من و هەزارەها کەسی تر پێی گەیشتن کە ناکرێ ئەم دەقانە دەقی ئیلاهی بن لە نووسینی محەممەدە و ئێستاکە لە دەقی تریش پێتان نیشاندەم بۆی خەڵک بەو قەناعەتە بگا کە ناکرێ خودا بەو ڕادەیە خوێڕی و سەرسەری و بێ ئەخلاق بێ چۆن دەکرێت خودا بەم ڕادەیە خوێڕی و سەرسەری و بێ ئەخلاق بێ کورە چۆن دەکرێت خوداگەت بەم ڕادەیە خوێڕی و سەرسەری و بێ ئەخلاق بێ بڵێ هەر ژنێکی ئیماندار مێردی هەبێ یا مێردی نەبێ خۆی پێشکەش بە پێغەمبەری ئەڵڵا بکە و پێغەمبەری ئەڵڵا ئارەزووی کرد بیجێ ئاساییە کوڕم ئەخەر ئەمە چۆن دەکرێت دەقی ئیلاهی بی هەی گەوج چۆن دەکرێت لە کاتێکدا خوداکە لە الوەسائل عەشرە نووسیویەتی تۆ نابی شەهواتت بچێ بۆ ژنی دراوسێکەت هەی گەوج نابێ شەهواتت بچێ بۆ ژنی دراوسێکەت بەڵام قورئانەکەی تۆ ڕێک هاتووە دە وەسایەی موسای تێکشکاندووە من تەنها مەوزوعی بەراوردکاری ئاینی دەکەم شتێکی تر ناکەم باشە وە دواتر جارێکتر بە ئێمە مەڵێن ئەگەر هاتوو ئیسلام نەبووایە ئەگەر ئیسلام نەبووایە ئێمە نەمان دەزانی دایک و باوکمان چێ چونکە ئێمە ئاینەکمان هەبوو ئاینی زەردەشتی بوو و لە ئاینی زەردەشتی هاوسەرگیری هەبوو و پێش ئیسلام ئاینی مەسیحیە هەبوو کە هاوسەرگیری تێدا بوو و پێش ئەوەش ئاینی جوو هەبوو کە هاوسەرگیری تێدا بوو کوڕم ئاینەکەتان لە ساڵی 16ی کۆچی ببورن لە ساڵی 6ی کۆچی واتە 18 ساڵ لە دوای دروستبوونی ئیسلام اینجا یاسای هاوسەرگیری دەهێنێتە ئاراوە بۆ جاری یەکەم لە دەقەکانی قورئان ئاماژە بە زەواج دەکرێت کە لە سوڕەتی ئەلەحزابە پێش سوڕەتی ئەلەحزاب ئاماژە بە زەواج ناکرێ ئاماژە بە نیکاح دەکرێ نیکاح یعنی گاین بگەڕێنەوە سەر دەقەکانتان بگەڕێنەوە سەر سوڕەتەکانتان کە سوڕەتی ئەحزاب لە ساڵی 6 و 7 لە کاتی شەڕی خەندەق دابەزیوە واتە 18 ساڵ تێنان و کوتان بووە بێ ئەوەی کە زەواج هەبێ لە دورگەی عەرەبی و پێغەمبەرەکەشت من تەحەداتان دەکەم بڵێن کاتێک پێغەمبەرەکەمان بۆ نمونە عائیشەی مارە کرد فلان و فلان شاید بوون و فلانە سوڕەتی لەسەر خوێندرا نەبووە و کاتێک پێغەمبەرمان سەودەی هینا بن زەمعە فلان و فلان شاید بوون و پێغەمبەر دەستی خستە ناو دەستی فلانە کەس گوتی ئەلفاتیحە بوونی نەبووە و کاتێک حەفسەی مارە کرد بڵێن فلان و فلان ئەوە بوو شاید بوو و هینایان و جارێکتر ئەم کارەکرا بوونی نەبووە شتێک هەبوو بە ناوی نیکاح نیکاح یعنی گاین نیکاح یعنی گاین بڕۆنەوە سەر هەموو سوڕەتەکانی پێش سوڕەتی ئەلەحزاب هەمووی دەڵێ نیکاح ما طاب لكم من نكاح النساء هەمووی دەڵێ نیکاح هەمووی دەڵێ نیکاح نیکاح یعنی گان
تەنانەت کاتێک دەڵێ مەثنا وثلاث ورباع دەڵێ لە هەمان کاتدا لە دوو ژن و سێ ژن و چوار ژر لە یەک کاتدا زیاتر مەجێن، نەک ئەوەی کە هاوسەرگیریان لەگەڵ بکەن. لە هەمان کاتدا مەکەن، یعنی لە دوو ژن زیاتر یا سێ یا ئەو پەر چوار دانە بەیەکەوە زیاتر مەجێن لە ژنانی ئازاد. دواتر لە سوڕەتی ئەحزاب اینجا ئەڵڵا کات دەیگۆڕ. ئەلبەتە پێشتر دەقتان هەیە باسی هاوسەرگیری بەهەش دەکات، ئەوە هیچ، بەڵام لەو دنیایە بۆ لە سوڕەتی ئەحزاب اینجا ئەڵڵا کات دەڵێت سەبارەت بە زەینەب زەوەجناکەها. بە محەممەد دەڵێ کاتێک زەید لە زەینەب جیابەوە ئێمە لە ئاسمانی حەوتەم زەوەجناکەها، ناڵێ نەکەحناکەها، دەڵێ زەوەجناکەها، هاوسەرگیریمان پێ کرد. بۆ یەکەم جار لە قورئانەکەی محەممەد لە سوڕەتی ئەحزاب ئاماژە بە چەمکی زەواج دەکرێت. پێم بڵێن، من یەک پرسیار لێ بکەم، ئەو کلاواتەی ئێستا مەلاکان دەیکەن دێندادەنیشن، وەشایەت دەهێنن، دەست دەخەنە ناو دەستی یەک، فاتحەی دەخوێنن، لە کوێی قورئانەکە و فەرموودەکانی محەممەد ئاماژەی پێکراوە؟ لەکوێ؟ لەکوێ ئاماژەی پێکراوە؟ لە هیچ شوێنێک. عومەر گانی کردووە، نۆشنی هەبووە لە هەمان کاتدا، شتێک نەبوو بەناوی فاتحە خوێندن و بەزم و ڕەزم. عەلی کوڕی ئەبی تاڵب کچەکەتم دەوێ کەلثوم، باشە ئەوە ناردم، هاوە 4000 دینار، تا شتێشتر نەبووە. ئەوە بۆ زانیاریتان بگەڕێنەوە سەر دەقەکانتان، جارێکتر گوشتی قنجی خۆتان بە ئێمە مەسڕنەوە. کاتێک ماڵتان لە شوشەیە بەرد نەگرنە ماڵی خەڵک، تەئدیبتان دەکەم، هەر تەئدیب بەمانای تەئدیبکردن تەئدیبتان دەکەم، باشە؟ و ئێوەش ئەو پیاوانین کە بتوان هەڕەشە لە هیچ کەسێک بکەن، چکە من دەزانم موسڵمانی کورد هیچ فورسەتە، ئێوە ئەو پیاوانین کوڕم، چەند دانەتان لەگەڵ ئەوەش مەلاکەریکەرتان لە ڤیدیۆکانی ساڵی ڕابردوو گوتی بەڵێ ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی عێراق و شام جیهادین بەپێی ئەم خاڵانەی خوارەوە 1 2 3 4 و داوای کرد کە فەرضی عەینە لەسەر هەموو موسڵمانێک کە پەیوەست بن پێیانەوە. چەند لە ئێوە پەیوەست بوون پێیانەوە؟ ئێوە ئەو جورئەتتان تێدان هەیە؟ کەسێکی وەکو عەلی باپیر کەسێکی کلااوچیە، چکە ئیسلام کەی بڕوای بە ئازادی و دیموکراسی هەیە؟ ئێوە هاتوون پەرلەمان و ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ، هەی قەشمەرینە، هەی لە عەلی باپیر قەشمەرتر ئێوە، هەی سۆران عومەر تۆ لە عەلی باپیر قەشمەرتر. ئیسلام کەی بڕوای بە مافی مرۆڤە بۆ تۆ دەبی بە سەرۆکی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان؟ هەی گەوچ، خۆت لە ناخی خۆتدا دەزانی شتێک لە ئیسلامدا نییە بە ناوی مافی مرۆڤ. مافی مرۆڤ بریتیە لە داتاشینی یاساکانی مرۆڤ کە ڕێز لە حورمەتی مرۆیی مرۆڤ دەگرێت. لە ئیسلامدا شتێک نییە بە ناوی مافی مرۆڤ، شتێک هەیە بە ناوی شەریعەتی ئیلاهی. باشە؟ شەریعەتی ئیلاهی. ئێوە چین هاتوون؟ پێشتان با بڵێم، دەگەڵ ئەوەش من تا سەر ئێسقان دژی هەموو حیزبە کوردیەکانم و من بەدەستی پارتیش ئازارم خوارد، بەڵام پارتی لە زۆرێک لە حیزبە کوردیەکان شەریفترە و لە هەموو حیزبە ئیسلامیەکان شەریفترە. باشە؟ پارتی دیموکراتی کوردستان لە هەموو حیزبە ئیسلامیەکانی کوردستان شەریفترە، لە هەمیان شەریفترە. و نە پێویستم بە پارتی هەیە و نە پێویستم بە کەس هەیە و نە ڕۆژێک لە ڕۆژان دەبم بە پیاوی کەس، بەڵام ئینسان بە ویجدانەوە قسە بکە. ئێستا ئێوە لە شوێنی پارتی دیموکراتی کوردستان بووان یەکگرتووی ئیسلامی، بزوتنەوەی ئیسلامی، کۆمەڵەکەی عەلی باپیر، مەلاکەریکەر، هەمووتان وەکو پارتی لە پارتی خراپتر دەبوون بە جاشی تورکیا و دەبوون بە جاشی ئال سعود، دەبوون بە جاشی ئال سعود، لەبەرەوە پارتی لە ئێوە شەریفترە. باشە؟
لەگەڵ ئەو هەموو ناحەقیەشی کە لە 25 ساڵی ڕابردوو بەرامبەر بە میلەتی کورد کردوویەتی بەڵام لە ئێوە شەریفترا ئەگە پارتی نەبوایە دەمێک بوو ئێمەتان دەخوارد من ڕاستیەکەی دان بەوە دادەنێم لە ڕاستیدا دان بەوە دادەنێم زۆر جار وەیە حەقیقەت تاڵە بەڵام کاتێک ئینسان ڕاستی دەبینێ ناتوانێت چاوپۆشی لێ بکە ئەمە ڕاستیەکەیەتی بابێنە سەر بابەتی تەمەنی عائیشە پێغەمبەری ئەڵڵا کاتێک بۆ نمونە تەمەنی 25 ساڵی زەواج لەگەڵ خەدیجە دەکا خەدیجە تەمەنی 40 ساڵ و پێی هەندێک سەر چاوە تەمەنی 45 ساڵ دەبێ و خاوەن 3 مناڵ دەبێ مناڵەکانی چکە پێشتر 2 زەواجی کردووە 2 هاوسەرگیری کردووە 2 هاوسەرگیری لە دوای یەک لە دانەیەکیان تەلاق دەدرێت لە دانەیەکیان مێردەکەی دەمرێ و 3 مناڵی دەبێ مناڵەکانیان کچی گەورەی زەینەب دواتر کەلثوم دواتر ڕوقیە واتە ئەو زەینەب و کەلثوم و ڕوقیە کە ئێستا سوننەکان دەڵێن مناڵی پێغەمبەر بووە درۆیەکی شاخدارە و مناڵی پێغەمبەری ئیسلام نەبووە چکە عەقڵانی و لۆجیکی گەر هاتوو بۆی بچین ئەگەر ژنێک 2 هاوسەرگیری پێشتر کرد بێ و تەمەنی گەنج بوو بێ هیچ مناڵی نەبوو بێ چۆن دەکرێت لە دوای تەمەنی 40 ساڵی 6 سکی کرد بێ 6 وای 2 مناڵی بووە لە مناڵیەوە مردینە کوڕ بووینە و فاتیمەی بووە و 3 کچی تر ئەمە 6 مناڵ لە تەمەنی 40 ساڵی بەرەو دواوە هەتا وەکو دوایی ناچێتە عەقڵەوە بە تایبەتی محەممەد بەدەگمەن لای بووە چکە محەممەد لە تەمەنی 25 ساڵیەوە کاتێک هاوسەرگیریش لەگەڵ خەدیجە دەکا بۆ ماوەی 15 ساڵ خەریکی بازرگانی دەبی بۆ شام و بۆ یەمەن خەریکی شام و یەمەن دەبێ بەردەوام لەوەرەوە موچین نییە تۆزێک عاقڵانە بیرکەنەوە ئەگەر ژنێک ئەگەری مناڵ یا دووجیانبوونی زیاتر بێ ئەوە لە گەنجی ئەگەری دووجیانبوونی دەبێ نەک کاتێک پیر دەبی و تەنانەت بەپێی سەرچاوە ئیسلامیەکان هەندێک سەرچاوە ئیسلامیەکان دەڵێن کاتێک پێغەمبەری ئەڵڵا چوو بۆ ئیسرا و مێعراج داوای لە ئەڵڵا کرد کە کوڕێکی پێ ببەخشێ کاتێک گەڕایەوە فاتیمەی پێبەخشی ئەڵڵاکەی تەنانەت لەمەشدا وەڵامی نەدایەوە سەیرە ئەڵڵاکەی لەمەشدا وەڵامی نەدایە و کوڕێکی پێ نەبەخشی فاتیمەی پێبەخشی تەنانەت مەوزوعی فاتیمەش جێگای شک و گومانە کە لە محەممەد بێ دوای ئەوەی بۆ ماوەی 25 ساڵ لەگەڵ یەکدا دەمێننەوە و هاوسەرگیری محەممەد لەگەڵ خەدیجە خەولە بنت حەکیم کە دەکا پوری محەممەد کە دواتر یەکێکە لەو ژنانەی خۆی پێشکەش بە محەممەد دەکەوە محەممەد دەیجێ پاژەوەی ئاەتی وإن امرأة مؤمنة وهبت نفسها للنبي وإن أراد النبي أن يستنكحها پوری خۆی دەجێ پێغەمبەری نازدارمان ئیتر وەلحاصڵ دێ دەڵێ بۆچی ژن ناهێنی دەڵێ پارەم نییە دەڵێ مشکلە نیە من کەسێکت بۆ دەبینمەوە هەم کەسێکی بۆ نمونە خاوەن اعتیبارە جوانە و خاوەن پارەیە دەڵێ چێ دەڵێ خەدیجە دەڵێ جاشوم پێدەگا دەڵێ بەڵێ قسەی لەگەڵ دەکا لە ڕێگای ئەو کات خەدیجە مەسیحی دەبێ واروەها وەرەقەی کوڕی نەوفەل مەسیحی دەبێ کە کوڕی مامیەتی واروەها بۆ نمونە خوازبێنی دەکەن کاتە خوازبێنی دەکا خەدیجە 4000 دینار ئەگەر غەڵە نەبم بە پێی ئیبن هیشام کەوا لە جزئی دووەم ئاماژەی پێکردی لاپەڕە 201 ئەگەر هەڵە نەبم ئاماژەی پێکردیە دەڵێ 4000 دینار دەدا بە محەممەد بەرامبەر بەچی چکە ئەو کات لە دورگەی عەرەبی جۆری جیاجیا هاوسەرگیری هەبووە پیاو هەبووە دەژنی هەبووە ژن هەبووە دەمێردی هەبووە واتاوەکو دوایی دەڵێ بەو مەرجەی هاوسەرگیرم لەگەڵ دەکەی تاوەکو من لە ژیان دەمینێم تۆ نابی ژنی دووەم بێنی یا تەلاقم بدەی چکە من مەسیحیم لە ئاینی مەسیحی بۆ پیاو نییە ژنی دووەم بێنی و بۆ پیاو نییە کە ژن بەسەر ژنەکەی بێنی لەسەر ئاینی مەسیحی مارە دەکرێت باشە مارە دەکرێت بۆ زانیاریتان و ئەوەیە محەممەد بۆ نمونە بۆ ماوەی 25 ساڵ پابەندی خەدیجە دەبێت و باسی فرەژنی ناکە وەژن ناهێنی وا تاوەکو دوایی کاتە خەدیجە دەمرێ محەممەد بۆ ماوەیەک نیگەران دەبێت چکە محەممەد خەدیجەیە محەممەد دەکات بەم پیاوە و بە تایبەتی دوای ئەوەی ئیدعای پێغەمبەرایەتی دەکات بۆ ماوەی 10 ساڵ هیچ ئیش ناکە ئیفلاس دەکات
لەگەڵ مردنی خەدیجەش زیاتر ئیفلاس دەکا پارەی نامێنێ هیچی نامێنێ لە خلالی 10 ساڵی پێغەمبەرایەتی هەرچی پارە و پولی خەدیجەش هەبوو هەمووی سەرف دەکا دووبارە خەولە بنت حەکیم دێتە لای دەڵێ پێغەمبەری ئەڵڵا بۆ ژن ناهێنی دەڵێ جاچێ هەیە دەڵێ ئەگەر دەڵێ بێوەژنت دەوێ دەڵێ هەم بێوەژن هەیە هەم پاکیزە هەیە دەڵێ چێیە دەڵێ بێوەژنەکە سەودە بن زەمعەیە هەیەکێکە لە موسڵمانە سەرەتاییەکان یەکەم کەس بووە بە موسڵمان و هەروەک لە بەرنامەی دوێنێ ئاماژەم پێکرد عوثمان بن عەفان لەگەڵ 80 پیا و کۆچ دەکەن بۆ حەبەشە لە ساڵی 615 و ساڵی 619 دەگەڕێنەوە سۆدا مێردەکەی دەمرێ بێوەژن دەبی تەمەنی 55 ساڵ دەبی دەڵێ سۆدا هەیە و هەروەها دەڵێ ئەی پاکیزەکە چێیە دەڵێ ئائیشەی کچی ئەبوو بەکر دەڵێ و مناڵە دەڵێ مناڵە بەڵام دەکری 1-2 ساڵێک بوەستێ بۆی ئەو 2 ساڵی تۆ بێژن نەبی و بتوانی پێداویستەکانی خۆت داوین بکەی دەکرێت لەگەڵ زەمعە سەودە بن زەمعە یعنی هین بکەین بڵێ باشە بۆ نموناوەی بۆ تەرتیب دەکا و دەیهێنێتە ماڵەوە و سۆدا بەبێ هاوسەرگیری و بەبێ مارەی و بەبێ شاید و بەبێ هیچ شت و پێغەمبەری ئەڵڵا لەو کاتدا دەڵێ من پێویستم پێیەتی پێویستم بە ژنێک هەیە کە ئاگای لە مناڵەکانم بێ لە فاتیمە و هەروەها خزمەتم بکە و هەروەها وەڵام بە پێداویستیەکانی نێوگەڵم بداتەوە ئەوەیە سۆدە دەهێنێ و لە هەمان کاتدا کاتێک خەولە بنت حەکیم دەچێت بۆ خوازبێنی ئائیشە ڕۆمان دەڵێ ئائیشە زۆر مناڵە و ئەبوو بەکر دەڵێ نیشانمان کردووە بۆ ئامۆزایەکی خۆی بە ناوی جوبەیر بن مەطعەم ئەوی دوێنێکەوە شاید بوو بۆ نمونە باسمان کرد لە بەرنامەکەی دوێنێ شاید بۆ سەبارە بە دەولەت بوونیمان بەڵام بە حوکمی ئەوەی باوکی جوبەیر مەطعەم کافرە و نابێ بە موسڵمان ئیتر ئەوەیە و دواتر محەممەد قەناعەت بە ئەبوو بەکردێنی دەڵێ لەسەری دەوەستم 2-3 ساڵێک تاوەکو گەورە دەبێ بناغی مەمچی دادەنێ و ئەوەیە بۆ نمونە پێی دەدەن بۆ نمونە کاتێک دوای ئەوە دەچن بۆ مەدینە کۆچ دەکەن ساڵی 620 هەندێک وەلحاصڵ کۆچ دەکەن بۆ مەدینە سۆدە لەگەڵی دەچی و ئەو کات ئائیشەش لەگەڵ دایکی دوای ئەبوو بەکر دێ بۆ مەدینە ئائیشە تەمەنی دەبی بە 9 ساڵ بە پێی 28 فەرموودە لە هەموو سەحیحەکان ئەوانەی ئاماژە بە فەرموودەی ڕاز دەکەن ئاماژە بەوە دەکا ئائیشە تەمەنی 6 ساڵ بۆ پێغەمبەری ئەڵڵا مارەی کردووە و تەمەنی 9 ساڵ بۆ کاتێک پێغەمبەری ئەڵڵا خستوویەتە نێوگەڵیەوە 9 ساڵی قەمەری دەکا 8 ساڵ و 9 مانگی زاینی خۆمان واتە 9 ساڵیش کەمتر بووە و هەروە لە فەرموودەیەکدا ئایشە دەڵێت پێغەمبەری ئەڵڵا و ژنانی ئەنساری هاتنە ماڵی ئێمە من لەسەر جۆلانە یاریم دەکرد ئەخر چۆن دەکرێت تەمەنی 18 ساڵ بێ ئیمانتان هەی ئیمانتان نازام چی لێ بکەم یعنی ژنێکی زرتە زەلام لە دوورگەی عەرەبی لەسەر جۆلانە یاری کردووە 18 ساڵ ئەوە بە پێی فەرموودەکەی 18 ساڵ و جۆلانەی کردیە لە دوورگەی عەرەبی یعنی تۆزە وجدانتان هەبێت ئایشە دەڵێ مناڵ بووم لەگەڵ مناڵان لەسەر جۆلانە بووم ڕۆمانی دایکم بە دوام داهات گوتی وەرەوە ئائیشە گوتی بە پەلەپەل بنی بردۆ ماڵەوە لە پێش دەرگا پێشەوەی بمباتە ژوورەوە چاوی ششتم ئاوا قژی داهێنم منی بردە ژوورەوە منی خستە سەر کۆشی پێغەمبەری ئەڵڵا على حجره دەڵێ منی خستە سەر کۆشی پێغەمبەری ئەڵڵا گوتی ژنانی ئەنسار گوتیان پیرۆزە ئائیشە گوتیان ئەوە مێردتە و پێغەمبەری ئەڵڵا 3 شەو لە ماڵی ئەبوو بەکر خەریکی ئائیشە دەبێت بۆ زانیاریتان ئەو کات سنەت وا بووە باشە سنەت وا بووە ئەو کاتی گوتی وا وەجعا باشە لە ماڵی ئەبوو بەکر یعنی خۆی فەرموودەکە دەڵێ لەسەر جۆلانە بووم ئەخر ویژدانتان هەبێت لەو زەمانەی کەوا دنیا کراوە ژنێک کە من 18 ساڵ لەسەر جۆلانەبی خەڵک گاڵتەی پێ دەکا ئەو کات دەڵێ لەسەر جۆلانە بووم لەگەڵ مناڵان چۆن تەمەنتان کرد بە 18 ساڵ پێم بڵێن چۆن تەمەنتان کرد بە 18 ساڵ لێگەڕنەوە با گوێم بدەن با گوێم بدەن چی چۆنێک دەمدا من هاتوومە لە فەرموودە 28 فەرموودەتان هەیە دەڵێ
لە چێ جێراوێتەوە بەشێکیان کەسێک بە ناوی هیشام بن عروە. هیشام بن عروە چێیە؟ ئائیشە خوشکێکی دەبی بە ناوی ئەسما. ئەسما کوڕێکی دەبی بە ناوی عروە. عروە کوڕێکی دەبی بە ناوی هیشام. لە ئائیشە نزیک بووە. خۆی لە زۆربەی فەرمودەکان ئاماژە دەکات. 28 فەرمودەی ڕاست هەیە. دەڵێتن ئائیشە تەمەنی 6 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا نیشانی کرد و 9 ساڵ بوو کاتێک سەرجەی لەگەڵدا کرد. و هەروەها ئەو فەرمودەیەش دەڵێت لەسەر جۆلانە بوو کاتێک دایکم منی بردەوە منی خستە سەر خۆشی پێغەمبەری ئەڵڵا. لەبەرەوە موسڵمانان ئەگەر زاواکە هاتە ماڵتان و خوشکتانی برد بڵێنە زاواجیان دانیشە بە قوربانت بم. خوشکتان بێنن لەسەر کۆشی دابنێن لەسەر سونەتی پێغەمبەرتان. باشە؟ خوشکتان بێنن لەسەر کۆشی زاواجیان دابنێن لە ماڵی خۆتان. بڵێن خوشکم لەسەر حجری دانیشە لەسەر سونەتی پێغەمبەری ئەڵڵا. باشە؟ داوا لە دایکیشت بکە ئەم کارە بکە. داوا لە دایکیشت بکە ئەم کارە بکە. باشە؟ ئەمە فەرمودەکان پێمان دەڵێن. بەڵام ئێوە ئینکاری دەکەن. ئێوە خۆتان گەوجێنراون درگ بە ڕاستیەکان ناکەن. خاڵێکی تر کەوا دەیسەلمێنی ئایشە مناڵ بووە. صحیح بوخاری و موسلیم و ترمذی و ئەحمەد و داود و کورە نازانم چێ و نازانم چێ هەمووی چی دەڵێن؟ بزان پێغەمبەری ئەڵڵا دەمزان چی دەڵێن. پێغەمبەری ئەڵڵاتان دوای ئەوەی هاوسەرگیری لەگەڵ ئایشە دەکات دەڵێ ئایشە دەڵێ ها دەڵێ خەوت بووم فرشتەیەک هاتە خەونم کۆرپەیەکی بۆ هێنام کە بە ئاوریشم داپۆشرا بوو. فرشتەکە پێی وتم ئەمە دەبێتە ژنی تۆ لەسەری لابەرە. گوتی ئاوریشمەکەم لەسەری لابەری بینیم تۆ بووی، یعنی بە کۆرپەلەی، یعنی کۆرپەلە بوو ئایشە تۆ بووی. منیش گوتم ئەگەر ئەڵڵا ئەمەی نووسی بێ کە ببێت بە ژنی من ئەوە دەبی هەر ببێت. واتە پێغەمبەرەکەتان سیرکە بە قسەی ئێوە بی گەر هاتو ئایشە تەمەنی 18 ساڵ بوو بێ و محەممەد 12 ساڵ بۆ نمونە پێغەمبەر بوو بێ و ئەبوو بەکر گریمان لە ساڵ یەکەم بووە بە موسڵمان لەگەڵی واتە ئایشە تەمەنی 6 ساڵ بووە کاتێک محەممەد ناسیوێتی. خەونەکەی محەممەد دەبوایە بڵێتن ئایشە خەونێکم بینی فرشتەیەک دەستی تۆی گرتبوو تۆ هاتی بە پێ دەڕۆیشتی تۆم بینی فرشتەکە گوتی ئەمە دەبێتە ژنت. منیش گوتم ئەگەر بەڵام دەڵێ کۆرپەلە بوو لەناو ئاوریشمدا بوو کۆرپەلە بوو. بەڵام داوای لێ بردن دەکەم لە ئاخیری بۆ نمونە لە ئاخیری هینەکە بۆ نمونە فەرمودەکە ناڵە پێغەمبەری ئەڵڵا ناڵێ ئیستحلام بووم خۆم تەڕ کرد لە خەوتندا چکە تۆزێک مەیلی مناڵبازی نەک تۆزێک زۆر مەیلی مناڵبازی هەبووە. هەرچەندە دادا ئائیشە دواتر دەڵێ زوو من نوتفەی پێغەمبەرم لەسەر جلەکانی ها بەنینۆگلا لەبەر تۆزێک ئاوم لێ داو دەڕۆیشت. شەرم ناگەی زڕتە زەلان تەمەن 56 ساڵ 57 58 ساڵ 6 ساڵ بووە دەستپەڕت لێ داوە شێئەرە وەڵڵا لەگەڵ ئەوش 12 ژنت هەبووە ئەو کۆمەڵە کەنیزەت هەبووە. شەرم ناکەی تخوا شەرم لە خۆت ناکەیتەوە. حەدیثەکان بوخاری ئەو پڕن لەوەیکەوە نوتفەی پێغەمبەری سەلەمە هەروە دەڵێ ئائیشە هەروە دەڵێ بەیانی لە خەو هەڵدەستا دەمانبینی جلەکەی پێغەمبەری ئەڵڵا نوتفەی پێوەیە تۆواوی پێوەیە نانەجیبی ناڕەسەن. ئەمە خاڵی شر دەیسەلمێنی کە ئایشە مناڵ بووە محەممەد دەڵێ مناڵ کۆرپەلە بوو کۆرپەلە دەڵێ فرشتە بۆ هینەم ئاوا بچوو بوو. دەیسەلمێنی کە ئایشە مناڵ بووە دووبارە لە سەرەتای پێغەمبەرایەتی محەممەد کە ئەم خەونەی بینیوە. حەدیثێکی تر کە دووبارە دەیسەلمێنی ئایشە مناڵ بووە. چۆن؟ کاتێک دەچێت بۆ مەکە مەدینە بەر لەوەی بیگوێزێتەوە پێغەمبەری ئەڵڵا فەرمودەکە دەڵێت پێغەمبەری ئەڵڵا پێشبڕکێی لە ڕاکردن لەگەڵ ئایشە کرد. پێغەمبەری ئەڵڵا هیلاک بۆ ئایشە لە پێشی دایەوە.
باشە پێغەمبەری ئەڵڵا پێش بڕچێ لەگەڵ ئائیشە دەکا پێشەوەی بیهێنێ لە مەدینە مناڵ بوو تۆ بڵێ یعنی پێش بڕچێ لەگەڵ کچێک بکات تەمەنی 18 ساڵ بێ پێشەوەی بیهێنی یا 17 ساڵ بێ دەڵێ مناڵ بوو خۆی دەڵێ پێش بڕچێم لەگەڵ پێغەمبەری ئەڵڵا کرد لە پێشمدایەوە پێغەمبەری ئەڵڵا هەناسەی سوار بوو لێم بردەوە ئەمە دووبارە دەیسەلمێنی ئائیشە مناڵ بووە ئائیشە گەورە نەبووە خاڵێک فەرموودەیەکتر ئائیشە بە حوکمەوەی مناڵ بووە کاتێک دەچێت بۆ لای پێغەمبەری ئەڵڵا وەک ژنی پێغەمبەری ئەڵڵا ڕێگای پێدا یاری بە بووکە شوشە بکە بووکە شوشەی هەبووە لە ماڵەوە تەنان جارێکیان پێغەمبەری ئەڵڵا دەڵێ ئەو ئەسپە چییە باڵدارە ئەسپەکە دەڵێ پێغەمبەری ئەڵڵاوە ئەسپی سولێمانە کەوا کاتی خۆی باڵی هەبووە دەڵێ پێغەمبەری ئەڵڵا پێکەنی واروە شەرحەکانی ئەم فەرموودەیە دەڵێن ئەو کات قەدەغە بوو کە مناڵ یاری بەچی بکە بە بووکە شوشە شتی لەم بابەتە بکات چکە پێغەمبەری ئەڵڵا حرامی کردبوو بەڵام لەبەر ئەوەی ئائیشە مناڵ بوو هێشتا سووری مانگانەی دەستی پێ نەکردبوو جا دەژڵێن بڵێن سووری مانگانەی دەستی پێ نەکردبوو پێغەمبەری ئەڵڵا ڕێگای دابوو سەرچاو ئەمە ڕاستیەکەیەتی خاڵێکی تر ئەگەر بێن ئەو فرتوفێڵە بدۆزنەوە بڵێن ئەخەر تەمەنی فڵانە کەس ئەوەندە بوو بە گوێرەی ئیبن هیشام بۆ هەروەها تەمەنی فڵانە کەس لە ئیبن سەعد ئەوەنە بوو ئەگەر هاتو ئەوەندە لە ئەوەنە دەرکەین و ئەوەندە لە ئەوەندە دەرکەین و فڵان لە فڵان دەرکەین و بێن و دەگەڕێن و دەسوڕێن تەمەنی ئایشە 14 ساڵ دەرەچی دەڵێن باشە دەمتان خۆش کارێکی باش دەکەن بۆ گەر هاتو ئێوە ئەو کارە بکەن ئێمەش دەڵێن لەگەڵ ئەوەش عەبدولموتەڵیب و عەبدوڵڵای کوڕی کە باوکی موحەممەد دەکات بەیەکەوە ژنیان هێنا هالە و ئامینەیان هێنا بەڵام تەمەنی حەمزە 4 ساڵ لە تەمەنی عەبدوڵڵا گەورەترە بە حوکمی ئەو حەدیسانەی دەیجێڕنەوە کاتێک لە شەڕی ئوحد دەکوژرێ لەگەڵەوەش عەبدوڵڵا 2 مانگ لە دوای هاوسەرگیریەکە مردووە کەواتە موحەممەد 4 ساڵ لە دوای مردنی باوکی لەدایک بووە وەرن ئەمەمان بۆ جێبەجێکەنەوەش 4 ساڵ لە دوای مردنی باوکی لەدایک بووە هەل لەبەر ئەوەش دەڵێن لە ئیسلامدا ممکنە دوو گیان بوون بۆ 4 ساڵ و بۆ 5 ساڵ بێن خاڵێکی تر بێن بە ئەو ماتماتیکەی ئێوە با بەکاربێنین فڵانە کەس تەمەنی ئەوە نەبوو فڵانە کەس تەمەنی ئەوە نەبوو باش ببي البداية والنهاية لابن الكثير بشي هشتم سير أعلام النبلاء جزء دوم والطبقات الكبرى لابن سعد هرهمو تراثي إسلامي ضلن خشي قوري عائشة أسماء دصال لعائشة قورة تربو ضلن هميان وكانت أسن من عائشة ببضع 10 سنة واتا تەساڵ و هەندێک ئەسما چکە لە دایکێکی ترە نەک لە دایکی ئایشە هەمان دایکی ئایشە 10 ساڵ لە ئایشە گەورەتر بووە ئەسما ساڵی 73 کۆچی دەمرێت سەیری ئەمە بکەن چۆن دەمرێت ئەسما 5 کوڕی دەبێت کوڕێکیان ناوی عەبدوڵڵا بن زوبەیر چکە ئەسما مرد بە ئەزوبەیر دەکات ئەزوبەیر کەوا یەکێکە لە 10 المبەشرین کوڕێکی دەبی بە ناوی عەبدوڵڵا بن زوبەیر لە مێژووی ئیسلام زۆر بەناوبانگە الحەجاج بن یوسف الثەقەفی کاتێک عەبدوڵڵا بن زوبەیر دژ بە ئومەویەکان لە مەککە و مەدینە ئیعلانی خلافەتی خۆی دەکا عەبدولمەلیک بن مەروان الحەجاج بن یوسف الثەقەفی دەنێری بە مەنجەنیق لە مەککە دەدا دەچی مەدینە ڕاوی دەنێ و دواتر بە مەنجەنیق لە مەککە دەدات ومەککە و کەعبە دەسووتێنێت کەی بووە لە جومادی یەکەمی ساڵی 73 هیجری
ودلت وكان قتل عبد الله بن زبير يوم الثلاثاء، يعني التاريخ كي زور بجواني ياري كراوا دلي كشتني عبد الله بن زبير روجي سيشمبو حفدي شوي حفدم لمانجي جمادي يكم صالي حفتاوسي كوتشي أمي جوز زور باش تومار كراوا. وماتت أسماء ودايج عبد الله بن زبير كاتا كوالي كشتني كركي خوي بيست كان روجك دواتر دمري. وماتت أسماء واتدايجي بعد مقتل ابنها عبد الله بن زبير بليال بچن شوي دواتر أسماش دمريت. وهندي جاندلن عاشت أسماء بعدة 10 ليال وقيل 20 يوما واتدروش تاوكو بيزروش جياو مرت، يعني جرجسو تاو لبرك ركي مرت. ولما مات كانت عمرها نوت يكسال وكاتك مرت 80 نوت يكسال بو أسماء باشا. أسماء صالي حفتاوسي هجري مرت كاتك 80 نوت يكسال بو ودصال لعائشة قورتر بو. اگر هاتو 80 نوت يكسال بي ولا حفتاوسي هجري مرد بي كواتا چند سال پیش کوچی لدایک بوا اما لأيوه دا پرسم 80 نوت یک سال بو مرد سالی حفتاوسی کوچی كواتا چند سال پیش سالی کوچی لدایک بوا. هجده سال وانيا چكو هجده لقل حفتاوسی كوي بكيو لكا نوت یک سال واتا 18 سال پیش کوچی لدایک بوا. باشا أسماء 18 سال پیش کوچی وأسماء نا دكا 18 سال 18 لقل حفتاوسي دكا نوت یک 18 سال وأسماء 10 سال لعائشة قورتر بوا نا براكم 8 لنوت یک سالي مردوا لصالي حفتاوسي نوت یک كم حفتاوسي دكا چند دكا 18 سال واتا 18 سال پیش کوچ کردنی محمد و ابو بکر لدایک بو مدینه 18 وأسماء 10 سال لعائشة قورتر بوا كواتا عائشة 8 سال پیش کوچ کردنی محمد لدایک بوا. واینا أسماء 10 سال لعائشة قورتر بوا. اگر هاتو أسماء 18 سال پیش کوچی لدایک بو بي كواتا عائشة 8 سال پیش کوچی لدایک بوا. واینا 8 سال 8 پیش کوچی. وعائشة سالك لدواي كوچ كردني پیغمبر بو مدينة شوي پیدكا كواتا عائشة تمني چند بوا 9 سال دكا 9 سال باشا دكا 9 سال رك واتا او بستوهش فرمودي هي سبارت بتمني عائشة كواتا 9 سال بوا كتو مدراسة باشا كتو مدراسة او بوتان من سلمان ببي او تاريخاني خوشتان جارش كمان خوي دزاني شونه اذا داد عائشه خوي دزاني موضوع اكد هنديك لاوچی پیدا بوینه وکو زارچیر نایک و عدنان ابراهیم و نازنم چی دین دسکاری موضوع اکان دکن دیانه وچ که شرم لو دقانه دکنوا پیغمبر چی زرت زلام 54 سال بو مناله چی پال داوا سلمان ترا پوتان بگرن سر اماجان به سر چاوا کانیش کرد نقبلن به سر چاوا قصیده کن اما اماجان و گریمان یلدی اماج خلایا پیغمبر کتان 18 سال أي شيء لقرآن كتان لكن جوجينا هاي جوجينا شيء لقرآن كتان لكن آياتي شواري سورة الطلاق رجايدا وببتش بازي شيء نقول آياتي شواري سورة الطلاق واللاتي يئسنا من المحيض من نسائكم إن ارتبتم فعدتهن 3 أشهر واللاتي لم يحضن او جنانتان كسوري مانغانيان نماوا اگر هاتو شكو گمانتان هبو كسوري مانغانيان ماوا او باسي من چاوري بكن و هروها همان ياسا جيب جيدا بي
سەبارەت بەم ژنانەی کە تەلاق دەدرێن کە هێشتا سووڕی مانگانەیان دەستی پێ نەکردووە. چێن ئەوانەی سووڕی مانگانەیان دەستی پێ نەکردووە؟ واتە پێش ئەوەی پێ بنێنە تەمەنی هەرزەکاری هێشتا نەبوون بە هەرزەکاری شویان کردیە و تەلاق دراینا، سووڕی مانگانەیان نییە، چی بکەن؟ پێغەمبەرەکەتان گوتیەتی ئەڵڵاکەتان گوتی 3 مانگ با چاوەڕێکەکەن، چکە سووڕی مانگانە نیە بڵێ 3 سووڕی مانگانە بژمێرە، 3 مانگ با چاوەڕێ بکەن، وی بزانین دووجیانن یا دووجیان نین. عەقڵی ئەو پێغەمبەرەکەتان سەیریکە. سووڕی مانگانەیان دەستی پێ نەکردی خاڵە حەمەدیان چۆن دووجیان دەبن جارێ، چۆن دووجیان دەبن چاوی چاو. باش بابێن بزانین ئەسبابی نزولی ئەم ئایەتە. هۆکاری دابەزی ئەم ئایەتە. ئەڵڵاکەتان فکری لە زۆر شت نەکردەوە، نیوە عەقڵ بووە، ناقص العەقڵ بووە. لەگەڵەوەش بەژن دەڵێن ناقص العەقڵ، بەڵام ئەڵڵاکەتان ناقص العەقڵ بووە. چۆن؟ ئوبەی بن کەعب دێ بۆ لای پێغەمبەری ئەڵڵا، دەڵێ پێغەمبەری ئەڵڵا، دەڵێ بەڵێ، دەڵێ هەندێک لە ژنانی مەدینە دەڵێن لە ئایەتی 228 سوڕەتی ئەلبەقەرە، چکەوە تەلاقە دواتر هاتیە، لە ئایەتی 228 سوڕەتی ئەلبەقەرە کە دەڵێت والمطلقات يتربصن بأنفسهن 3 قروء ولا يحل لهن أن يكتمن ما خلق الله في أرحامهن. ئەو دەقەت چی دەڵێ؟ و ئەو ژنانی تەلاق دەدرێ دەبێت 3 سووڕی مانگانە ببینن پێش ئەوەی بتوانن شوو بکەنەوە. واتە دەبی 3 جار سووڕی مانگانە ببینن، 1 2 3، اینجا دوای ئەوە بۆیان هەیە شوو بکەنەوە و نابێت ئەو شتانە بشارنەوە ئەگەر هاتوو دووجیان بن. ئوبەی بن کەعب دێ دەڵێ پێغەمبەری ئەڵڵا ژنانی مەدینە دەڵێن پێغەمبەری ئەڵڵا هەندێک ئێمەی لەبیر کردووە کاتێک ئایەتی 228 سوڕەتی ئەلبەقەرەی دادەزان و پێغەمبەری ئەڵڵا دەڵێ چێن؟ بڕۆن ئیبن الکەثیر بخوێنەوە خۆتان. دەڵێ چێن؟ دەڵێ پێغەمبەری ئەڵڵا ئەوانەی بۆ نمونە مێردیان هەیە و جارێ مناڵن و سووڕی مانگانەیان دەستی پێ نەکردیە و تەلاق دەدرێن، ئەوانەی تەمەنیان گەیشتۆتە سەرەوەی تەمەنی 50 ساڵی و سووڕی مانگانەیان نەمایە و تەلاق دەدرێن، ئەوانەی دووجیان و تەلاق دەدرێن، یعنی ئەوانە چەند چاوەڕێکن. ئەڵڵا گیان بیری لەوانە نەکردوتەوە. ئەڵڵایەکی نەزان لە ئاسمانی حەوتەم دانیشتێ بیری لەو شتانە نەکردوتەوە، تێڵەگەی بیری لەو شتانە نەکردوتەوە. ئەوە چۆنە زەیکەن. اینجا محەممەد دەڵێ چی دەڵێ محەممەد؟ دەڵێ وایە دەڵێ بوەستە بزانم دانشم. ئوبەی دەڕوا دەڵێ دواتر جواب بدەمەوە. ئوبەی ئەوە دەڕواتن دەڵێ دەڵێ پێغەمبەری ئەڵڵا دەڵێ جوبرائیل هات، دەڵێ ئێستا جوبرائیل هات. دەڵێ پێغەمبەری ئەڵڵا چی بۆ جوبرائیل؟ گوتی جوبرائیل دەڵێتن واللائي يئسن من المحيض من نسائكم إن أرتبتم فعدتهن 3 أشهر واللائي لم يحضن. واتە ئەو ژنانەتان کە سووڕی مانگانەیان نەماوە و هەروەها ئەوانەی کە هێشتا مناڵن و سووڕی مانگانەیان دەستی پێ نەکردووە کاتێک تەلاق دەدرێن، ئەگەر هاتو شک و گومانتان هەبوو ئەوە با 3 مانگ چاوەڕێ بکەن. چی لەوە دەکەن؟ قورئانەکەی ئەڵڵا ڕێگای داوە بۆی کەوا مناڵ تێدەگەی کە مناڵ بەشوو بدرێ. چی لەوە دەکەن؟ ئەی چی لەوە دەکەن؟ قورئانیەکان چی لەم بابەتە دەکەن؟ اینجا سنە هەروە گوتم هەموو مەسەبەکانی دەڵێ لایانی کەمی تەمەن بە گوێرەی ئایەتی 4 سوڕەتی ئەتەلاق لە شەریعەتی ئەڵڵادا نییە کچ لە هەموو تەمەنێک دەکرێت بەشوو بدرێ، بەڵام سەبارەت بەوەی کەی پیا و تێی بخا پەیوەستە بەوەی کە ئایا تحملی حەمەدۆشی پیاو دەکات یان نا. ئەمەش پەیوەندە بە ئیتیفاقی نێوان باوکی کچە یا وەلی ئەمری کچە و هەروەها زاوە بەیەکەوە بڕیار دەدەن. ئەگەر هاتوو گەیشتنە بڕیار کە کچەکە تحملی ئەندامی زاوزەی نێرینەی پیاو دەکات بچێتە ناویەوە، ئەوە زۆر تەبیعیە و کچەکە دەبێت بچێت بۆ ماڵی مێردی. و ئەگەر هاتوو نەگەیشتنە ئیتیفاق ئەوە بڕیار لە 9 ساڵی بە زۆری بەشەق
دەبی بیوێنە ماڵی مێردی سووری مانگانەی دەستی پێکردبی یا دەستی پێ نەکردبی گرنگ نییە بەڵام شیعە دەڵێن 9 ساڵ بۆچی لەسەر بنەمای فەرموودەی پێغەمبەرەکەیان و ئەوانە هاتوون 28 حەدیث وەلاوە دەنێن پشت بە یەک حەدیث دەبەستن کەوا ئایشە 17 ساڵ بووە چۆن بە ئەوەشتان بۆ باسکەم کۆتایی بابەت کردێنم کەسێک بە ناوی عەبدڕەحمان بن ئەبی زەناد فەرموودەیەکی جێراوەتەوە دەڵێ لە ئایشە گوێم لێبوو سەیریکەن کەسێک بە ناوی عەبدڕەحمان بن ئەبی زەناد دەڵێ لە ئایشە گوێم لێبوو کە ئایشە وتی تەمەنم 17 ساڵ بوو کاتێک شوم بە پێغەمبەری ئەڵڵا کرد ئەی گیان ئەی بزانین چۆن ئەمە خاتەک سەیری سەنەدی ئەم حەدیسە دەکەی عەبدڕەحمان بن ئەبی زەناد ساڵی سەتی کۆچی لەدایک بووە سەتی کۆچی لەدایک بووە ئایشە 57 هەندێکی دەڵێن 65 57-65 کۆچی مردووە واتە دوای مردنی ئایشە ئەو پیاوە 45 ساڵ لە دوای مردنی ئایشە لەدایک بووە کەچی جەنابیان دەڵێ دادە ئایشە گوتی تەمەنم 17 ساڵ بوو کاتێک شوم بە پێغەمبەری ئەڵڵا کرد شاهید مەشف حاگە شایەدە بەڵام هیچی نەبینیوە شایەدە بەڵام هیچی نەبینیوە 45 ساڵ لە دوای مردنی ئایشە لەدایک بووە باشە بۆ کوێن دەدەن وەرن وەڵام دەن و بۆ کوێن دەدەن من نازانم هاتوومە بەڕێزان من لە چوارچەوەی خودی دەقەکانی خۆیان دەرچووم ئاماژەم بە دەقەکانی قورئانەکەیان نەکرد بە فەرموودەکانیان نەکرد نهاتم بە جوێرەی تڕاسی ئیسلامی بۆیان لێک دەمەوە بۆچی ئەوەندە دەمتان پیسە وەکو قینتان ماڵم بە قوڕ نەگرتبن بڕۆن دەست نوێژێک بشۆن بۆنی لێدێ بڕۆن دەست نوێژێک بشۆن بۆنی لێدێ باشە ئەوەی بینیتان ئەمڕۆ سەلمانمان کە تەمەنی ئایشە 6 ساڵ بوو کاتێک پێغەمبەری ئەڵڵا ماری کردووە و هەروەها بۆ نمونە شتێک دڵێن ئەخر کاتی خۆی یعنی ئایشە کو دەبی یعنی مناڵ بوو بێ کاتێک بۆ نمونە لە جوبەیر بن مەطعەم مارەکرابێ کوڕم لە دورگەی عەرەبی پێش ئیسلام و تەنانە لەگەڵ ئیسلامیش ئێستاکە مناڵ لەسەر بێشکە مارە دەکرێت یعنی نیشان دەکرێت بۆ ئامۆزایی نیشان دەکرێت باشە سلمانمان دێڵە شەرواڵێکی لەبەرەوە وەستا و گوێن دەدا دەڵێ ئاتوو قوندەری دێڵە دەی ئەوە بێشەڕەف سلمانمان کە تەمەنی ئایشە 6 ساڵ بووە زیاتر ئاماژەمان بە 7 خاڵی سەرەکی کردانە بەدانە 6 ساڵ بووە و 9 ساڵی پێغەمبەرەکەتان پێی وەداوە لەبەر ئەوە مێن جارێشتر جورئەت بکەن خۆی ئایشە ئاوا نەبووە ئۆڕ سەلمانمان بە هەموو ئەو لۆجیکانی خودی خۆشان دەهێننەوە هەموو ئەو لۆجیکانەی کە خودی خۆشتان دەیهێننەوە با گوێن بدەن من مشکلم نییە ڕۆژێک دێن باسی کاک فەرمان باسی مەسیح و باسی وەلحاصل باسی موسام کردێ بەڵام کەمتر هاتوومەتە سەر مەسیح لە ڕوانگەی بنەوە مەسیح ریفۆرمستێکی کۆمەڵایەتی بووە و لەو ڕوانگەیەوە دێن تۆزە قسە و باسی لەسەر دەکەین بە چاوان کێشەمان نییە سەرچاو کاتێک شاد بۆی بەڕێز و ئات جارێک کە جورئەت مەکەن بۆ من بنووسن ها بابەت پێنما من دەتوانم ڕۆژانە 24 کاتژمێر دەتوانم قسە بکەم بێ ئەوەی بوەستم باشە بێ ئەوەی بوەستم کاتێک شاد بۆی بەڕێز و ئازیز هەر بژین